دوای بڵاوبوونەوەی ئەلبومی چامەکەی نالی بۆ سالم هونەرمەندی گەورەی کورد عەدنان کەریم نوێترین بەرهەمی بە ناوی هیوا بڵاوکاتەوە. ئەم بەرهەمە نوێ باز لە نەهامەتەکانی هەر چوار پارچەی کوردستان ئەکات و بە هەردوو زاراوەی جیاواز، سۆرانی و کرمانجی تۆمار کراوە. بڕیاروایم ئێوارەیە کلیپە نوێیەکەی هونەرمەند عەدنان کەریم لە چەناڵی تایبەتی خۆی بڵاو بکرێتەوە. خورتا دکوژن پەیوێن تند و پێنووسیژا دکوژن تانها دوژمنێ خوێنخوار و بشار دکوژن کوردن بێ تاوان و دووری شار بۆ قسەکردن لەسەر ئەم بەرهەمە نوێ ڕاستەوخۆ میوانداری هونەرمەند عەدنان کەریمان کردووە. مامۆستا بەخێر بێ. ئەم کاتتان باش، ئەم کاتی تۆش باش. مامۆستا سوپاس بۆ ئەم دەرفەتە. سوپاس بۆ ئێوە. مامۆستا لە سەرەتاوە دەست پێ بکەم ئەم کلیپە میلۆدیەکەی تێکستەکەی ئەگەر وردەکارێکمان پێ بڵێ لەسەر بەرهەمە نوێەکە. بەڵێ ڕاستیەکەی میلۆدی خۆمە و هۆنراوەکەی هۆنراوەی مامۆستا هێمنی شاعیری گەورەی کورد. بەڵێ. مامۆستا هێمنی مکریانیە کە ئەم شاعرم نزیکەی لە دوو دیوانی هەڵبژاردەوە و لە چەند شعرێکی جیاواز هەڵم بژاردووە دێر بە دێر هێنامە تا گۆرانیەکەم پێ دروست کردووە. کاتە چەند کۆپلەیەکی جیاواز مامۆستا. چەند کۆپلەیەکی جیاوازە دوو کۆپلەیە تقریبەن ئەم دوو کۆپلەیە بەڵام ئاوازەکان یاری خۆیەکات. ئەوەی کە گرنگە ئەوەیە کە بەلای منەوە ئەم شعرە زۆربەی شعرەکانی کە زیاتر باسی نەهامەتی کورد دەکات و کێشەکانی کورد دەکات لە دوای با بڵێن ڕووخانی کۆماری مەهاباد بووە کە زیاتر ئەو کاتە ڕژێمی ئەو کاتی ئێران چی لە کورد کردووە چۆن زیندانی خەڵق زیندانی کردووە ئیتر ئازار و مێنێتەکانی لەو سەردەمەوە هەتاکو ئێستا شەر بەردەوامە کە درێژە پێ دەرە و کۆتاییش نایە جا بەداخەوە کە ئەو ئەیبینین نەک هەر لە بەشێکی کوردستان کە لە ڕۆژهەڵاتە ئێستا ئەبینی لە باکوور هەمان شێوە هەر دەدرێ بەسەر ماڵاندا لە ڕۆژئاوا دەبینی تەنانەت کورد مافی ئەوەی نییە دارەکانیشی بچن دارەکانیشان لێ زەوتەکەن ینی تۆ دارسۆی زەیتون لە بنا بیبڕیتەوە و بیبیت ینی وەکو ئەوەی تۆ ڕوحی ئینسانێک دەرەکەیتەوە لە ڕەو و ڕێشەی خاکەکەیەوە بەڕاستی لەبەرەوە ئەم نەهامەتیانە هەر بەردەوامە ئینسان ناتوانێت بێدەنگ بە بەرامبەر ئەم نەهامەتیانە و ڕاستە زیاتر کارەکە باسی ئەو ڕووداوانە ئەکا کە لە ڕۆژهەڵاتە بۆ بەڵام بەڕاستی ڕووداوەکان بۆ هەر چوار پارچەی کوردستان بۆ باکوور بۆ ڕۆژئاوایی گەورە بە شێوەیەکی گرتی کوردستانی گەورە بەداخەوە. مامۆستا ئەپرسم تا چەند گرنگە لە ڕێی هونەرەوە ئێمە ئازار و مێنێتەکانی کورد بە گەلانی جیهان بگەێنین چ لە بواری گۆرانی میوزیک وێنە کێشان سینەما شانۆ ئێمە ئێش و ئازاری کورد بگەێنینە دەرەوە. ڕاستەکەی تۆ ئەتوانی کولتور زمانێکی زۆر جیهانی خۆی هەیە هەندێک جار هەیە بەشە سیاسەتەکە ناگاتە جیهان بەڵام لەوانەیە گرتە ڤیددیۆیەک لەوانەیە گۆرانیەک لەوانەیە فیلمێک بتوانێت بە هەموو دنیا هەموو سنوورەکانی دنیا تێپەڕێنێ بەهۆی سۆشیال میدیا بێ یاخود لە ڕێی تەلەڤیزیۆنەوە بێگومان بڵاو بێتەوە. بەڵێ جا ئەم ئیشە بەڕاستی کارێکە کە حەزەکە من باسی ئەوە بکەم کە زۆر کەسی لاک بۆ پێوەی من ڕاستە میلۆدیەکەم داناوە کارم بۆ کردووە مۆسیقایی کارزان مەحموودە لێرە لە کورد ساتی خۆشەویست کاک ئەمجد محەممەد وێنەی گرتووە کاک کوردۆ خالیت هەستاوە زۆر هیلاکی نواندۆ و گرافیک و کلیپەکەی دروست کردووە ئەمانە هەمووی کۆمەڵی ئیش بە دوای ئیش دێن پێویستە بەڕای من کە ئێستا هونەرمەندی کورد بە تەنگ ئازار و خەم و ئازاری میلەتەکەی بێ لە هەر جێگایەک هەن جا ئەوەش تەنها من ئەوەی کە لە توانای من نابوو بێ دەربڕینێکی منە بە هەردوو زاراوەکە بە زاراوەی کرمانجی و زاراوەی
سۆرانی برادرانم لە دووهۆک کاک مەسعود عارف ئەوانە هاوڕێ من لێ خستیانە سەر گۆڕیان بۆ سەر زاراوەی کرمانجی بەڵام هۆنراوەکە هۆنراوەیەکی گەوری مامۆسا هێ منە هیوادارم کە جەماوەری خۆشەویست ئەمە تەنیا دیارەکە بۆ ئازارەکان درێژیتان نەکردووە سەرکەوتوو بن مامۆسا باسی زاراوەکانت کرد ئەوەندەی ئێمە ئاشنابین بۆی کە تۆ مامۆسا عەدنان بایەخی زۆر بە زمان ئەیە تەنانەت لە هەندەرانیش لە ئەوروپاش وابزان مامۆسای کوردی بووی شارەزایی زۆر لە زمان هەیە ئەو تێکستانی مامۆسا هێ من هەر لە هەمان ینی هەمان شعرە بەڵام کراوە بە کرمانجی بەڵێ هەمان دەربڕینە هەر وەرجێڕاوە بۆ زاراوەی کرمانجی من زیاتر دەمەوێت سنوورەکان زیاتر لۆکشت لۆکاڵی نەبێت بەڕاستی کورد لە هەموو جێگایەکەن لە ڕۆژهەڵات لە ڕۆژئاوا لە باکوور وە لە هەموو دنیا هەن بەڕاستی و پێویستە بە زاراوەکانی تیش بەکاربێت ئێمە هەموو زاراوەکان پێڵن کورد کوردی تر ئەبێ فەخر بە زاراوەکان بکەین و بتوانین ئەو زاراوانە لە ڕێگای گۆرانی وتنەوە لە ڕێگای هوەرەوە ئەوەندەیتر لە نزیکی یەکتری بکە بخینەوە بەڕاستی بۆ بتوانین کە زیاتر ئەم لێک تێکگەشتنە ئەم یەکگرتنەی کورد زۆر گرنگە هەمیشە هەوڵ بدا کە بەر لە هەموو شتێک کورد پەرتەوازە نەبێ مامۆسا پرسم لە ڕووی فۆرم و ستایلەوە جیاوازی ئەم ڤیدیۆ کلیپە لەگەڵ بەرهەمەکانی پێشوت وەڵاهی لە ڕووی فۆرم و ستایلەوە ستایل تاوان ستایل هەر ستایلی خۆمە خۆت ئەزانی بەڵێ ئەمە زیاتر کارێکە زیاتر بۆ خەم و مەینێت و ئازارێکە کە شێوازی مۆسیقایەکی ڤالسە مۆسیقایەکی غەمناکە و هەڵبژاردننی با بڵێن کامی جیاوازی لەسەر ڕیتمی ڤیدیۆ کلیپەکە بڵێ ئیتر ئەمەش جیاوازەکەی ئەوەیە کە بابەتێکە کە بابەتی خەم و ئازارە تراژیدیە زیاتر لەگەڵ گۆرانەکانی کە جیاوازی هەیە بڵێ مامۆسا دوا پرسیارم ساڵی پار چەندین کۆنسیاتر کرد لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان و بینەرێکی زۆر ئامادەی کۆنسیرتەکانت بوو مامۆستا بۆ ئەم ساڵ چ پلانێکی هەیە بۆ سازکردنی کۆنسرت لە ناوچە جیاوازەکانی کوردستان ڕاستەکەی پلانمان هەبوو پلانمان زۆر بوو کە ئێمە ئەم ساڵ کۆنسرتەکانمان بەرینە ئەوروپا بەڵام بەڕاستی ئەو بار و زروفەی ڕۆژهەڵات هەرچەند کاریگەری هەیە نە من نە ئەو هاوڕێیانەی مامۆسایانەی کە مۆسیقا لەگەڵ من کارەکەن بەڕاستی ئەوانی شەر نانتوانیوە کە بتوانین بەڵامی تر بەردەوامی هوەر ئێمە ئەگەر هوەریش بکەین ئێمە ئەگەر کۆنسرتیش بکەین کۆنسرتی ئێمە کۆنسرتی گۆرانی هەڵپەڕین نییە بەڕاستی کۆنسرتێکە کە هەمووی باسی کولتوری نەتەوەیەکە کە باسی مێژووی ئەدەبی باسی مێژووی ئەدەبی کوردی ئەکا بەڕاستی هەموو شاعرە کلاسیکەکان و ئەو گۆرانیانی منش خەڵق ئەزانێت کە گۆرانی هەڵپەڕین نییە گۆرانی گوێگرتنە بەڕاستی ڕاستە لەبەر ئەوە هەوڵە دەین ئیشەڵڵا بەشکم وەزعەکە وردە باش بێ و بەردەوام بینەوە ئینشاءڵڵا بە هیوان مامۆستا من پرسیاری کەشم دانابوو بەڵام ببوورە کە دەرفەت نییە سپاس بۆ ئەم دەرفەتە و ئەرکی کێشە زۆر سپاس سەرکەوتیبی